وشەی نیشتیمان لەگەڵ خەڵکەکەی ئینسانە قارەمانەکانی لەبیر ناکە. پەردە لەسەر پەیکەری کەسایەتی ناودار و خۆبەخش و قوربانی دەر عەلی کەمال لە بەردەمی نەخۆشخانەکەی کە خۆی پێشکەشی ئەم شارەی کردووە لادرا. ئەڵبەتە عەلی کەمال مرۆڤە بە ئەمەک و دۆستە هەمیشەیەکەی ئەم شارە بوو، ئەو شارەی کە بە ئارامی و بۆ هەتایە گرتیە باوەش. چەند خۆشە مرۆڤ ساتەکانی ژیان تەرخان کا بۆ نیشتیمان کە مامۆستا عەلی کەمالێکێ بوو لەوانە. هەر بەو بۆ نەیەشەوەیە ئەمڕۆ خەڵکە بە ئەمەکانی شار لە حوزوری کۆبنەوە و پەردەیان لەسەر پەیکەرە نەمرەکەی لادا. ئەمانە ئەو مرۆڤە نەمرانن کە مێژوو لە یادیان ناکە. ئەمانە ئەو بەردانن کە لەژێر ڕووباری نیشتیمانان چەند ئاو بەخۆر بڕوا، بەڵام ئەمانە بە سەنگینی لە ژێریا ئەمێننەوە. لەبەر ئەوەیە کە من یادی ئەم ئینسانە تێکۆشەرانە دەکەمەوە کە موچی ڕاستەقینەی ئەم میلەتەن. بۆسێ ئێمە ناوەستین. دوای پەیکەری عەلی کەمال پەیکەری عەلی نازی دادەنین، دوای ئەویش عەلی بۆسکانی، دوای ئەوەش چەندەهایەتر دامان ناوە. هیوادارم سەرۆکایەتی و شارەوانی و دەسەڵاتدارانی ئەم شارە هەموو بە ئەمەکەوە بتوانین ئەو پەیکەرانەی تریش لە شوێنی شایستە بۆ ئینسانە بە ڕێزانە دابنین.